ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووری مەڵبەندی شارە زۆر بە گوڕوتینەوە هەڵمەتی بانگەشیان بۆ سەرخستنی لیستی ژمارە 285 دەست پێ کرد. کاندید و بەرپرسانی کۆمەڵ گەشتبوون بە پاڵپشتی هاوڵاتیان لە لیستی کۆمەڵ و چاوەڕوان دەندەران متمانەی فراوان بە لیستەکان بدەن تا هاوشێوەی ڕابردوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کۆکی لە مافەکانیان بکەن. گەرتانەی خزمەت زیاتر بکەین. یەک نوێنەرمان بۆ بەقەدەر دایشی کردووە. بۆ نوێنەرانتان ناگەێنە پەرلەمانی عێراق. پەرلەمانی عێراق ئێستا ناوەندی بڕیاردانە. گرفتی موچە لەوێ حەلەکرێت. گرفتی زیندانی سیاسی لەوێ حەلەکرێت. گرفتی مامۆستایانی عەقد لەوێ حەلەکرێت. گرفتی بێکاری لەوێ حەلەکرێت. لەوێ ئەتوانی فشار بکەی، کار بکەی، خزمەت بکەی بە خەڵکی کوردستان. ئەبێت دەنگی خۆی بە فیڕۆ نەدا، بەتایبەت خەڵکی موسڵمان بەداخەوە خەڵکانێک هەندێ بەناو مامۆسای ئاینیش ڕەوتی تریان کرد. دوای دەرەنجام دەرکەوت کەسی هیچ نییە، هەمووی فووی پێاکرێ لە شوێنی ترەوە و گەورە ئەکرێ و وا پیشانە درێکە ئەمانە هەموو شتێکن دوایی هەروەکو ینی ئەپوکێنەوە و نەتیجەی نابێت. با بێنەوە سەر شەقامی ڕاستی ئیسلام. با دەست بەم دینەوە بگرین و دەست بەم حزبە ئیسلامیانەوە بگرین بە تایبەت کۆمەڵی دادگەری. ئێمە دیارە دڵمان بەوە خۆشە کە کاندیدەکانمان خەرکانێکی سەرکەوتون، خەڵکێک نین کە لێیان بترسین لە هەموو ڕوویەکەوە لێیان بێخەمین، خەڵکێکی باشن، خەڵکێکی موسڵمان و چاکن، داواکارین لە ئەندامان و دۆستان و دڵسۆزان و خەمخۆرانی موسڵمانان بۆ ئەوەی کە دەنگی موسڵمانێک زیاتر هەبێت پێویستە هەموو موسڵمانێک بە خۆی و خانەوادە بەڕێزەکەیەوە بچێ بۆ دەنگدان و ئەندامان و دۆستانی کۆمەڵی دادگەری بە ئومێدن کە کۆمەڵ لەم هەڵبژاردنەدا متمانی گەورەی دەندەران بەدەست بێنێت و دەنگی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێم بێت لە بەغداد. بە شێوەیەکی ئازادانە هەموو کاتێک لە خزمەتی کۆمەڵی دادگەریان دەنگی پێدەین، کاندیدەکانی کۆمەڵی دادگەری جێگەی متمانەی خەڵکە بن ئینشاءڵڵا. لە باوەڕێکی تەواوە بە کۆمەڵی دادگەری ئینشاءڵڵا هەموو هەوڵ و تێکۆشانێکمان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری بن. کۆمەڵی دادگەری کوردستان مێژوویەکی پرشنداری لە بەرگریکردن لە مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەیە کە بە کەمترین پەرلەمانتارەوە زۆرترین هەوڵ و پرۆژەی بۆ بەرگریکردن لە مافی خەڵکی هەرێم هەبووە. بۆیە چاوەڕوانە دەندەرانی کوردستان متمانەی زیاتری پێببەخشن تا شەڕی مافەکانیان لە بەغداد بکات. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادۆق.